بناوی خوای گەورە و میهرەبان، بناوی کارگێری قوتابخانە و ئامادەیی کلێڤەری ناحوکمی، بەخێر هاتنی قوتابیان و مامۆستایانی بەڕێز دەکەین. بەخێر بێن بەڕێزان، ئامادەیەکەمان هەڵسابە ئامادەکردنی ڕێوڕەسمی ڕێزلێنان بۆ قوتابیانی دەرچووی ئامادەیەکەمان بۆ ساڵی خوێندنی 2023 و 2024. ڕێڕەسمی ڕێزلێنانەکە بە هاتنی قوتابیان دەست پێ دەکا. با بفەرمونون. ئامادەیی کلێڤەری ناحوکمی لە ساڵی 2015 دامەزراوە. ئامادەیەکەمان ساڵانە بە باشترین مامۆستا و ستافی کارگەری پێشوازی لە قوتابیان دەکات. ئەنجامەکانمان سلمێنەری بەڵێنەکانمانە. ساڵانە پۆلی قوتابی بە بەرزترین نمرە و کۆلێژە بەرزەکان بەدەستدێنێت. پیرۆزە لە کلێڤەر بۆ ئەم ساڵ توانی پلەی 7 بەدەست بهێنێت لەسەر ئاستی هەرێمی کوردستان. لەلایەن مامۆستا ڕێبوار سەرپەرشتیاری قوتابخانەکانی کلێڤەر با بفەرموێن. بە ناوی خوای گەورە و میهرەبان، بە ناوی ئامادەی کلێڤەری ناحوکمی بە خێرهاتنی ئێوەی بەڕێز دەکەین، قوتابیان و مامۆستایان و کارجێڕانی بەڕێز بەخێربێن سەرچاوانمان. لە کلێڤەر بەڵێنماندا بوو کە هەم لەسەر ئاستی پەروەردە و هەم لەسەر ئاستی زانستی بگەینە لووتکە. سوپاس بۆ خوا ئێستا لە لووتکە داین. 3 ساڵ لەسەر یەک بە هاوکاری مامۆستایانی بەڕێز وە کارجێڕی و بە هاوکاری قوتابی بەڕێزەکان و سەرپەرشتیاران توانیمانە هەر 3 ساڵ لەسەر یەک بە بەراورد لەگەڵ ژمارەی قوتابیانمان زۆرترین نمرە بەدەستبێنین. هەروەها لەسەر ئاستی ئامادەییە ناحوکمیەکانی هەولێر مەنهەجی کوردی سوپاس بۆ خوا توانیمانە ڕێزبەندی 3 بەدەستبێنین. دڵنیاتان دەکەینەوە بۆ ساڵی 4میش کە ئیم ساڵە کۆمەڵێک پۆلێک قوتابی زۆر زیرەک و بەتوانە هەن، هیوادارین بتوانین بەیەکەوە تەبعاً ئەو ئامانەتەی ئێوانیش بگەینە لووتکە و بە دەرەجەیەکی زۆر بەرز بە ڕێژەیەکی زیاتر ئیمساڵیش بەشدار بین لەو پێشبڕکێیەی کە پێی دەگوترێت بەدەستهێنانی نمرە. پێم خۆشە زۆر بە کورتی وتەیەک ئاڕاستی ئەو قوتابیانە بکەین کە ئێستا قوتابین لە پۆلی 12 2024 و 25. ساڵی ڕابردوو ئەو دەرچووە بە ڕێزانەی ئێستا لێرن کە نمرەی بەرزیشان بەدەستهێناوە لە جێی ئێوە بوون. هەوڵیاندا ماندوو بوون تا ئەم قۆناغیان بە سەرکەوتووی بەڕێ کرد. دڵنیاتان دەکەین ئێستا ئێوەی بەڕێز پرسیار لە هەر قوتابێک بکات ئەوانەی کە ئێستا دەرچوون لێرە ئیمساڵ لە کۆلێژ وەرگیراون باسی ماندووبوونیان بکەین، هیچێکیان ماندووبوونیان لەبیر نەماوە. تەڕی هەر کەسێک وایە هەرچەند ماندووبی مادەم گەیشتە ئامانجی خۆی ماندووبوون لەبیر دەکات. تەنها ئەوانە ماندووبوون لەبیر ناکەن کە سەر ناکەوت. ماندووبوونەکە لەگەڵیان دەڕوا هەتا کۆتایی ژیان.
هەر قوتابێک پرسیاری لێ بکە ئێستاوا دەزانین ئەسڵەن هەر خۆلی 12 نەبووە. بۆیە پێمان خۆشەوەی بەڕێزیش بە دڵنیاییەوە قوتابی نمونەیی زۆر زیرەکمان هەیە بۆ ئیمساڵیش دەست لە ناودەستیەک بە هاوکاریەکتر ئێوەش دەگەینینە ئەو قۆناغە ئینشاءالله. وەڕوو لە قوتابیانی دەرچوش بکەین بڵێ میوانین هەر خاوەن ماڵن، بەڵام ساڵی ڕابردوو ئەو کاتانەوە قوتابی بوون ئێستا چوونەتە قۆناغیشتر کە قۆناغی زانکۆیە. کلێڤەر لە هەردوو ئاستی باسمان کرد پەروەردەیی و ئاستە زانستەکەی گەیشتۆتە لوتکە. جا ئەوەی لەسەر ئێمە بوو لەگەڵتان بووین بۆ بەدەستهێنانی نمرە، ئەوەی کە ئێستا دەڕۆن و کلێڤەر بەجی دێڵن پێمان خۆشە وەکو ئامۆژگاریە چۆن لە کلێڤەر لەسەر ئاستی پەروەردەیی نمونەیی بوون بە هەمان شێوە ببینێنەوە. سێکی جوانەیە دەڵێن پەروەردە وەکو دارێکە هەرچەند ڕێگەکەی تاڵ بێ و زەحمەت بێ بەڵام بەرووبوونی شیرینە. ئێوە لەوانەیە خۆتان هەستی پێ نەکەن ئەوانەی لە کلێڤەرن، بەڵام بێ ئەوەی ئاگادار بن ئێوە نمونەیین. پەروەردەیەکی جوانتان هەیە لەو پەڕی لووتکن لەوەشە. پێمان خۆشە ئێوە بەو شێوە لە کۆلێژەکان بەردەوام بن، ئەو نمونە جوانەی کلێڤەر لەگەڵ خۆتان ببن تا کۆلێژ تەواو دەکەن. چونکە هەر کەسێک بیەوێ لە لووتکەی پەروەردە بمینێتەوە ئەو کاتە دەست پێ دەکات کە کۆلێژ تەواو دەکا و دەبێتە ئەندامێک لە کۆمەلگا تا بتوانیت جوانترین ئاکار و خوڕەوش لە ڕێگای پیشەکەیەوە پێشکەش بکات. جارێش سوپاسان دەکەین. بەخێر بێن سەرچاوان بە هیوای سەرکەوتنی زیاتر. بەخێر بێن سەرچاوان. دەستخۆش بۆ مامۆستا ڕێبوار بۆ وتە بە نرخەکانی. ئێستاش وتەی بەڕێز مامۆستا فەیساڵ وەک کارگێری کە ئامادەیی با بفەرموێن. بە ناوی خودای گەورە و میهرەبان، بەخێرهاتنی گەرمی گشت مامۆستایان و قوتابیانی بەڕێز دەکرد بە بۆنەی ڕێو ڕەسمی دەرچوونی خونی سێمی 12 زانستی بۆ ساڵی خوێندنی 2023 پیرۆزباییەکی گەرمتان لێ دەکەن و هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازین. لە قۆناغەکانی داهاتووتان بە سوپاس بۆ مامۆستایان و دەستەی کارگەری کە هەرکوو ماندووبوونیان کێشا بۆ بەدەستهێنانی ئەم نمرە بەرز و باشانە. و هیوادارم قوتابیەکانی قۆناغی 10 و 11 و 12 ئەم ساڵ 2024-2025 هەر وەکو ئەوان بن. باش بخوێنن، چاو لەم قوتابیانە بکەن کە چۆن نمرەی بەرزیان هێناوە لە زانکۆکان کە وەرگیراون. ئێوەش هەروەکەوان بن، خۆتان ماندوو بکەن بەڵکو نمرەیەکی بەرز بەدەست دەهێنن. زۆر سپاسان دەکەم. هیوادارم هەر سەرکەوتوو بن و هەر پێشکەوتوو بن. ئیتر سپاس. ئامادە بوانی بەڕێز. ئێستاش گوێ دەگرین لە وتەی قوتابی هەریات حەیدەر ئەحمەد دەرچووی ئامادەیەکەمان بە کۆنمرەی 98.2 و بەدەستهێنانی پلەی حەوتەم لەسەر ئاستی هەرێم با بفەرموێن. بسم الله. سەرەتا بەناوی خوا گەورە و میهرەبان سوپاس مامۆستا ڕێبوار و مامۆستا فەیسەڵ و ستافی قوتابخانەکەمان دەکەم بۆ ئەم هەلە و سوپاسی یەکە بە یەکەی مامۆستایان دەکەم بۆ ئامادەبوونیان و داوای لێبوردنیش دەکەم بۆ لە کارکردنیان. ئەمڕۆ هاتووم حەز دەکەم باسی خوێندنی خۆم بکەم لە پۆلی 12. ئەگەر بگەڕێمەوە بۆ پۆلی 12 بۆ ئەڵقەی ئێستامەوە چۆن دەخوێنم و گرنگی بەچی دەدەم و لە چ شتێک دوور دەکەمەوە. یەکەم شت کە گرنگی پێ دەدەم حەز دەکەم باسی بکەم
ئەویش خەوتنە بەڕاستی من ئەوەندە بە کەمخەوی دەرەجەم لەدەست داوە هیچ هۆکارێشتر نەبووە عنی وەکو کەم خوێندن و هەروەها خوێندن بێ بەڵام بەبێ تەرکیز دەرەجەم ئەوەندە زێر لێ نەڕۆیشتووە و هەروەها باسی جەدوەلیش جەدوەل شتێکی گرنگە لە پۆلی 12 یەکەم جار من جەدوەلم وا داناوە کە دەرسە زمانەوانیەکان عنی بە شێوازێکی ئاسایی کوبرەی ڕۆژانە چۆن دەخوێنی و هەروەها لە کاتی ئیمتحانات ڕۆژانە چۆن دەخوێنی لە کاتی ئیمتحانی بیست ئەگەر هەت بێ و ئەگەر لە کاتی ئاسایی دەتوانی ڕۆژانە یەکەم دەرسە زمانەوانەکان بخوێنی وەکو کوردیە عەرەبیە ئینگلیزیە چونکە ئەو دەرسانە ئاسان و پێگەشتنیان ئاسانە و لە پاش ئەوە دەتوانی دەرسی بیکاری بخوێنی چونکە لەبەرکردنی تێدا نییە و فەهمێکی ئەوەندەی زۆری نایەتن طریقە و شتە دەبێ بزانی و هەموو سیارەکانیش هەروەها لە حەل دەکرێن و هەروەها بۆ دەرسەکانی تر من ئەحیان زۆر جار لە ئاخری دادەنا واتە هەموو دەرسەکانی دیکەم تەواو دەکرد ئینجا دەستم بە ئەحیا دەکرد چونکە وها باشترە ئەحیا لە ئاخر بدانێ هەم فەهمێکی باشتر دەبێت و هەم پێگەشتنێکی زۆر باش دەتوانی بڕەخسێتن و هەروەها لە کاتی ئیمتحاناتیش دەتوانی هەموو دەرسەکانی تر بخوێنی تا ساعت 7 دەتوانی لە پاش ساعت 7 ئەو ئیمتحانی هەتا بخوێنی هەندێک شتێک کە دەتوانی یەک دوور بکەیتەوە وەکو مۆبایلە تەلەڤیزیۆنە و زۆر چوونە دەرەوەیە چونکە بەڕاستی سوودێکی هات بۆ نابێت دواتر خۆزگە دەخوازی کە ئەوەندە چوونە دەرەوەیت نەبە دەرەجەیەک دێنی خۆزگە دەخوازیت نەچوایەتە دەرەوە ئەوەندە زۆر بتخوێن بە کەڵکت داهات و ئینشاءالله هەر هەمووتان دەرەجەیەکی باش دێن و بە دڵی خۆتان بە ئامانجی خۆتان دەگەن ئینشاءالله کۆلێژی دڵخوازی خۆتان بەدەست دێنن سپاس تابی ئیبراهیم هەڵمەت ئەبوزێت دەرچووی ئامادەی کلێڤەر بە کۆنمرەی 98.1 بۆ بەدەستهێنانی پلەی نۆیەم سەرئاستی هەرێم با بفەرمێ. سەرەتا بەخێراتنی بەڕێستان دەکەین کە ئەو وەختەدان بەمە بەخشیە و لە وەختی خۆتان گرتیە ئینشاءالله سوودێکی باشی لێوەردەگرن. سەرەتا الحەمدولله دیارم سمینارەکە بەگشتی لەسەر پۆلی 12ە الحەمدولله توانیمان ئەو ساڵ پۆلی 12 تێپەڕین بە سەرکەوتووی ئینشاءالله نەخشە لە جەناویشتان دەبی. طبعا لە فەزلی خودایە پاشان ماڵەوەمان بەگشتی دایک و باوکم و بەگشتی مامۆستایەکانی ئێرە هەرموو مامۆستاوە ڕێزانە دەستخۆشیانی دەکەن بەڕاستی و پاشان ستافی ئامادەی کلێڤەر بەگشتی هەر هەموویان. کاکەریا تازە باسی توانێتی خوێندنی کرد ئەم حەز دەکەم زیاتر باسی ئەو ترس و هەڵەبیرکردنەوانم کە هەمانە دەربارەی پۆلی 12 باسی بکەم و هەندێک ترس کە پێویست ناکە هەڵبێن. یەکەم شت کە پۆلی 12 قۆناغێکی وەهانیە. پۆلی 12 بەشێکە لە ژیانێک بە پێچەوانەوە ژیان بەشێک نیە لە پۆلی 12 گەرەوە فکرکەوە کە ژیان بەشێکە لە پۆلی 12 لە هەر کەوتنێکی بچووک لە هەر شکستێکی بچووک لە هەر پشتگوێخستنێک تووشی قەلەق و تووشی ناڕەحەتی زۆر دێ و تووشی سەرێشەی زۆر دێ. لەوە یەکەم شت کە پێویستە پێشەوەی بچینە ناو پۆلی 12 بیزانی ینی پێشەوەی کە هیچ بابەتێکی خوێندن و دەرس و شتانە بزانی کە بە قۆناغێکی سادە وەریگری. ڕاستی ئێستا لەوانەیە لە هەر کەسێک کە پۆلی 12 تێپەڕانبی ئەوجا بە ئاسانی باسیکە. ڕاستە و شش چونکە ئەتا بەڕاستی تا قۆناغێتی نەپەڕێنی نازانی قۆناغێکی ئاسان بۆ نەعەپوڕز نەبووە. بۆ یەکەم شت ئەو هەموو ئەو بیرکردنەوە هەڵانی کە دەستبەری بە پۆلی 12 هەتانە لای ببەن. ئەو کلیدی سەرکەوتنەکانی پۆلی 12 بەگشتی هەز دەکەم لە چەند خاڵێک ڕوونی بکەمەوە. یەکەم شت پشت بە خوددا بەستن. یعنی ئەگەر بەڕای من چونکە پۆلی 12 تا ئێستا ئەو ساڵی کە 2024 تێداین لەسەر ئەساسی دەرەجە پۆلی 12 لە هەر کلیەکی پێوێت لەسەر ئەساسی دەرەجە وەردەگیرێت. لێ ئەگەر ساڵانی دیکە بە هەر نوعێک ئەتا 12 تێناوە بە باشییان بە خراپی دەتوانین ئەو کەسەشی کە بە دەرەجێکی زۆر بەرزهێنایەتی هەردووچیان لەگەڵ یەک ئاست. لۆیە هیچ ترس و قەلەقێک نەبی. یەکەم شت پشت بە خوددا بەستە. دووەم شتیش باوەڕ بەخۆبوونت هەبی. هەنگ تەواو زۆر باوەڕ بەخۆبی بەڵام باوەڕ بەخۆبوونی هەڵە نا. چونکە باوەڕ بەخۆبوونی هەڵەش هەیە
باوەڕ بەخۆبوونی هەڵاوەیەکە لەوانەیە خەڵەتی زۆر هەبی خەڵەتی زۆر هەیە بەڵام هەر کەسێک دایک باوکتە مامۆستای بەڕێزەکانتە ئەنی تا ئامۆژگاری دەکەن ئەو هەڵەیە نەکێوە ئەو شتە هەڵەیە لەوانەیە باوەڕ بەخۆتە ئەندرێ نە ئەمە شتە لەس ئەو شتەمە ڕاستم و لەسەر ڕێگا ڕاستەکەم ئەو باوەڕ بەخۆبوونێکی هەڵەیە لێ ڕاستە ئێستەمە هەر تەڵەبێکی پۆلی 12 کە قسەتانە دەکەین ئەزمموی ساڵێکمانە یان ئەو پەڕی 2 ساڵ 3 ساڵ بەڵام ئەو مامۆستایکە قسە لۆ دەکە بە باشیان بە خراپەوە لە باشی تووتە گەنا قسە لۆ ناکە بێزگەلەوەی کە ئەزمموی پۆلی 12 هەیە ئەزمموی چەندەها تەڵەبەی پۆلی 12 و چەندەها ساڵیشی هەیە لێ کاتێک قسەی لۆ کردی بە گرنگی وەرگرە بە جدیات وەرگرە چونکە مامۆستایەکی مەجبور نییە قسەی خراپ لە بۆ باوەڕ بەخۆبوون بۆیە پێویستە بەڕاستی ئەوەی لە پێش خۆتان لادەن کە ساڵانی دیکە بە هەر نەوەک هاتینە لە پۆلی 12 چەند لەکەونەیە ئاست هەرمەوەی کە بە باشەمەوەی بە خراپی بۆیە باوەڕ بەخۆبوونێکی دروستە سێم شتیش دەتوانین بڵین بەردەوامی و کۆمەدانە ناتوانین بڵین ناوی پۆلی 12 تووشی ساردبوونەوە بێیان تووشی ترسێک بێت چونکە ساردبوونە و ترس باوەڕتەوەی ئەنی هەر ئەو کەسی کە دەرەجێکی زۆر بەرز دێنی هەر ئەوەی کە دەرەجەشی پێنایە هەمویان تووشی ترس و قەلەقی و ساردبوونەوە دەبن بەڵام گرنگی لەوەدایە کە وەڵامدانەوەی ترس و ساردبوونەوە کە چۆنە یعنی ترس ناتوانین بڵێ ترس نابی هەبێت چونکە ترس بەڕاستی زۆر مهمە ئەو ترسەی کەوات لێ بکە ئیهمالی نەکەی نەک ئەو ترسەی وات لێ بکە بۆ نمونە ینی ترس لە ئەنجام زۆر غەڵەتە یعنی بۆ نمونە ئەتوو بۆ نمونە دەتوێت ئیمتحانێک بخینی تااقەت نییە ترسی ئەوە تێ کە دەرەجەی باش نێنی لە ئەنجامی ئەو ترسا دەچی دەخوێنی نەکەوەی ئەو ترسێکی زۆر باشە بەڵام نەک ئەو ترسەی کە دەرسەکەت هەموو باش خوێندەوە هەموو زەبت کردیا بەڵام ترس لەوەیە کە خراپ جواب دێەوە چونکە ترس لە ئەنجام شتێکی هەڵەیە ئەنجام لە دەستە ئێمە نییە هەوڵدان و ماندووبوون لە دەستە ئێمەیە ئەنجام لە دەستە خودای گەورەیە و کۆتا شتێش حەزم باسم دوو شتی کۆتا بێک و باسی بکەم خۆ بەراوردکردنی تەڵەبا بە تەڵەبەکانی دیکە و زائیدەن مەلزەمە چونکە ئەو دوو شتە شتێکی زۆر سەرەکی بەڕای من کە تەڵەبە زۆر لەوێ غەڵەت دەکا یەکەم شت خۆ بەراوردکردنی ڕاست ئەوەیە کە بەراوردکردنی خودی خۆت بە خۆت نەک بەراوردکردنی خۆت بە کەسانی دیکە هەتا تەڵەبەکی زۆر زیرەکیش بی چونکە لەوانەیە تو ئیمتحانێکە هەر شتێکە ئیمتحان یەکەم زۆر باش نەبوویتێ بەڵام ئیمتحانی دۆم تا حەدێک باش بووی بەڵام ئەوە تەبعاً ئەگەر بەراوردی خۆت بە خۆت بکەی تووشی ینی بۆ نمونە ئەوەی زۆر باشە هەندێکی زۆر باشە بەڵام لەوانەیە تەڵەبێکی دیکە لە توی زیاترێ نابی بەڵام ئەگەر خۆت بەراوردی وی بکەی زەرێکی زۆر و زەربەیەکی زۆر پێ دەکەوی بۆیە بەڕای شتێکی زۆر زۆر هەڵەیە و سەبارەت بە مەلزەمە بەڕاستی تا پێدا نەکرێت مەلزەمی زۆرتان ئەنی زۆر لە خۆتان خڕمەکەنەوە فکرەی جیاواز و تووشی سەرێشی زۆر دەم بەڕاستی لەوانەیە ئێستا هەست پێ نەکەن بەڵام لە وەختی ئیمتحانەکانی وزاری بەتایبەتی و لە وەختی ئیسنەکە ئەو کات هەست پێ دەکەن کە مەلزەمە زۆری چەند زەربەیەکی زۆر لە تەڵەبە دەدا بۆیە لەسەر یەک مەلزەمە باوەڕ بە مەلزەمی هەبی لەگەڵ مامۆستاکەی خۆت بەردەوام بە لە کۆتاییدا ئەمە پێویستمان ینی ئیمتحان لە زانستی فیزیا ناکەین ئیمتحان لە زانستی بیرکاری لە زانستی کیمیا ناکەین ئەمە ئیمتحان لە منهەجی کیمیای پۆلی 12 ئیمتحان لە منهەجی فیزیای پۆلی 12 دەکەین نەک بە گشتی فیزیا و کیمیا بۆی پێویست ناکە خۆت بە شتی دەرەچی و شتی ناڕوون و بەس ئەوی برێن پرسیارەکە قورسە ینی بەڕاستی تەڵەبە هەیە ئەوەندە بخۆی بە پرسیاری ینی زۆر ناڕوون و قورس بۆ نمە مەشغوڵ دەکا وەختی پرسیارەکانی ناو هەرجەکەی نامێنێ بۆ شتێکی زۆر زۆر هەڵەیە هەتا پێتان دەکرێت لێ دوور بکەونەوە و پۆلی 12 پێویستی بە جدیاتێکی زۆر هەیە نەوەک ترسێکی زۆر سەرکەوتوو بن ئینشاءڵڵا هەمووتان دەرەجەی بەدڵخوازیەوەتان دێن دەکەن کۆلێژی خواستەوەتان دەستان خۆش ئێستاش ئیبراهیم هەڤاڵ وتەیەکی کورتی هەیە و با بفەرمێ بەخێرات نیوە مەلایەکتان دەکەم زۆر سپاس بۆ ستاف خۆشەویستیەک ئامادە بوون چەوەندێک کورتم هەیە دەمەوێت پێتان بڵێم نامێ باسیەوە بکەم چۆن بخوێن چی بکەن چ نەکەن چکو هەموو شتەکان ڕوونە دەمەوێت باسیەوە بکەم چەند شتێکی جودا بابیتان بێن ئەم سەرەتا منی ئیبراهیم هەڤاڵ من پێرا دەکا نەمتوانێت پۆلی 12 بچم واتە هەر داخیل نەبووم نەک نەمتوانێت بەڵام ئەم ساڵ 89 هێناکە وەکو زۆربەتان ئاگادارن دەمەوێت بزانم دەمەوێت پێتان بڵێم کەو دەرەجەم هێنات چی بوو هۆکارەکە چ فێر بووم بە کورتی دەمەوێت باس بکەم سەرەتا دەمەوێت بیرتان بێمەوە کە مێشتی مرۆڤ تا چ ڕادێک بەهێزە توانێت لە خۆ نیشتی هەیە کە ئێستا خوای گەورە ئەو گەردونە و فراوانەی دروست کردووە هەرە خودایشە کە مێشکی مێردوو هەرە خودایشە کە مێشتی ئەمە دروست کردووە کەواتە بزانە
کە مێشتی مرۆڤ ستوانیاش لە ڕادەبەدەری هەیە وەتکەش تەنها پشت بە خۆت بەستە تەنها پشت بە خۆشت بەستە چونکە هەرگیز کاتێک بە باڵندەیەک دەستە سەر لقێکی دارێک هەرگیز ناکەیت متمانی بە لقەدارەکە نییە متمانی بە باڵەکانی خۆیەتی وەزاید هەوڵدانی خۆشی لێ قەت ناکەوێتە خوارەوە با لقەدارەکە چەند بەرز و مەترسیدارش بێ و بۆ مەبەستی قسمەت نووسی ئەوانەی دەڵێن قسمەت بۆ دەمهێنا قسمەت بۆ هابوو ئەو فلان دەرەجە فلان شتم کرد شتێک هەیە گرنگیتان دەکەم کە وایە کاتێک کە دەچتە بەردەم خوای گەورە لە ڕۆژی دوایی خوای گەورە شتێک پێشانەدا لونە من ئەڵێ ئیبراهیم هەڤاڵ هەشتاوانە لە پۆلی 12 فلان کۆلێژ ژانی هاوسەرگیری پێکەناوە ئەکتەرە و شتیوە هەتا دوای ساماندا و شتیوە هەرشت کە تۆ ئامانجتە لە ژیان تۆش منیش دەڵێمە خوای گەورە ئەگەر نەمتوانی بێت دەڵێم خوای گەورەوە من نییە نەشتایم نەکردوێت ئەوش سێری ناو چاوام دەکا و دەڵێ دەکرا تۆبی هەمووی لە قسمەی تۆ بە هەرچی خەیاڵ کرد دەکرا هەموو فانتازیەکان بێ بەڕیاڵستی بەڵام تۆ هەوڵت نەدا بە دڵنیاتان دەکەمەوە کە ئەو شتە گرنگتیە بۆیە تەنها کۆڵ مەدەن و بڵۆکێن دەتوانێت ئەوەی ئامانجتە بی پێش ئێڤری تاگت گرنگتی دەکەم و کە تەنها هەند ئەو شتە بکەن تا فۆرێڤەر ئەگەر لە دنیا هەموو شتێک هەر پرۆسەیەک پۆلی 12 کۆلێژ فلان شت هەر شتێک لە دنیا مێشکدار هەر چەند قوڕز بوو تەنها و تەنها ئەو سێ شتێک بەرێ ئەو چوار شتێک بێت تەواو خۆشەویستی متمانە بڕوا بەخۆبوون هێشتکردنی قورس گرنگتان دەکەم سوپاس بۆ ملات براینا لە خەو هەستن بەیانە زەمانی هەوڵ و علم و حڕژیانە ئەرێ کوردی فەقیری بێکەس و غەم هەتاکەی ئەو سەمی جەهلە ئەنۆشن هەموو قەومێ بەدائیم تێ ئەکۆشن لە ڕێگەی علم و فەندا دڵ بەجۆشن وەتەن پڕ لە شکری جەهلە ڕەفیقان دەریکەن با بە ئوردی علم و عیرفان هەموو یەک دڵ لە بۆ یەک پێشکەوتنی کورد هەموو یەک دڵ بۆ لە پێشکەوتنی کورد هەوڵ دەین تا بگەین قەسدی خۆمان براینا لە خەو هەستن بەیانە زەمانی علم و حڕژیانە ئێستاش دەست دەکەین بە بەخشینی دیاری بە پۆلێک لە قوتابیان بە هیوای سەرکەوتن لە قۆناغەکانی ترینی خوێندن. قوتابی هەریات حەیدەر ئەحمەد حەوتەم لەسەر ئاستی هەرێم یەکەم لەسەر ئاستی کلێڤەر زانکۆی هەولێری پزیشکی کۆلێژی پزیشکی گشتی مامۆستا ڕێبوار سەرپەرشتیاری قوتابخانەکانی کلێڤەر با بفەرمێ. دەستخۆش بۆ قوتابی هەریات حەیدەر ئەحمەد هەمیشە سەرکەوتوو بن. ئیبراهیم هەڵمەد ئەبوزێت نۆیەم لەسەر ئاستی هەرێم دووەم لەسەر ئاستی کلێڤەر زانکۆی هەولێری پزیشکی کۆلێژی پزیشکی گشتی
ئیمان هێمن فاروق زانکۆی هەولێری پزیشکی کۆلێژی پزیشکی ددانسازی مامۆستا فەیساڵ کارگەری ئامادەیی با بفەرمێ لانا دلێر فەخرەدین زانکۆی هەولێری پزیشکی کۆلێژی پزیشکی دەرمانسازی سپاس بۆ مامۆستا فەیساڵ بۆ بەخشینی دیاریەکان. محەممەد ساڵح ئەبوزێت زانکۆی هەولێری پزیشکی کۆلێژی پزیشکی دەرمانسازی مامۆستا هیوا بەڕێوەبەری قوتابخانەی بنەڕەتی با بفەرمێ دیاری نیهات عومەر زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئەندازیاری سیستەمی زانیاری دینا سەردار عەبدولقادر زانکۆی سەڵاحەدین کۆلێژی ئەندازیاری شارستانی ئەندازیاری مامۆستا گەلاوێش سەرپەرشتیاری پەروەردەیی با بفەرمێ ماردین محێدین نەجمەدین زانکۆی سەڵاحەدین کۆلێژی ئەندازیاری شارستانی پارالێل ئەندازیاری مامۆستا شێرزاد کارژێری ئامادەیی با بفەرمێ ئانیا سوارە ڕەشید زانکۆی سەڵاحەدین کۆلێژی ئەندازیاری شارستانی ئەندازیاری مامۆستا ڕەفحەت کارژێری بنەڕەتی با بفەرمێ داستان سەلیم عەبدوڵڵا زانکۆی کۆیا کۆلێژی ئەندازیاری شارستانی مامۆستا ئیسماعیل با بفەرمێ داستان سەلیم عەبدوڵڵا زانکۆی کۆیا کۆلێژی ئەندازیاری شارستانی ژالیا ئەمیر شێرزاد زانکۆی سەڵاحەدین کۆلێژی ئەندازیاری شارستانی مامۆستا کارزان با بفەرمێ ئیبراهیم هەڤاڵ فەیساڵ زانکۆی سەڵاحەدین کۆلێژی ئەندازیاری فڕۆکەوانی مامۆستا ئاسۆ فەرعان با بفەرمێ
ڕۆمان ئیسماعیل عبێد زانکۆی سۆران کۆلێژی ئەندازیاری زانستی کۆمپیوتەر مامۆستا هیوا مامۆستا شێرزاد با بفەرمون سەهەند ئاسۆ سلێمان زانکۆی سەڵاحەدین کۆلێژی زانست زانستی کۆمپیوتەر مامۆستا کارزان با بفەرمون محمد سلیم عەبدوڵڵا زانکۆی سەڵاحەدین کۆلێژی ئەندازیاری میکانیک مامۆستا سەرکەوت با بفەرمێن بەهەش عەباس محەممەد زانکۆی سەڵاحەدین کۆلێژی زانست فیزیای پزیشکی مامۆستا حوسێن با بفەرمێن دانیال ئەحمەد سلێمان زانکۆی پۆلیتەکنیکیەکان کۆلێژی ئەندازیاری شارستانی مامۆستا بەختیار با بفەرمێن ڕامان عەبدوڵڵا عەبدوڕەحمان پەیمانگای پزیشکی دەرمانسازی پارالێل مامۆستا ئومێد با بفەرمێن سەهەند نەوزاد مەغدید زانکۆی هەولێری پزیشکی کۆلێژی پزیشکی ددانسازی مامۆستا ئاسۆ ئیسماعیل با بفەرمێن دەستخۆش مامۆستا ئاسۆ دەستخۆشی لە قوتابیان دەکەین بۆ بەدەستهێنانی ئەو نمرە بەرزانە ئێستاش دەست دەکەین بە دابەشکردنی ڕێزلێنان بۆ مامۆستایانی پۆلی 12 بەڕێز مامۆستا ئیسماعیل عەلی کاکۆ مامۆستا ڕێبوار بفەرمێ بۆ دابەشکردنی دیاری مامۆستا ئەنوەر عوسمان عەلی بفەرمێ مامۆستا خۆشەوی عەبدوڕەحمان ئەحمەد بفەرمێ دیارە مامۆستا ئەنوەر کەمێک نەساغە و نەخۆشە نهاتوە و ڕدوعای خێری بۆ بکەن ئینشاءڵڵا دەستێم لایە خۆش
مامۆستا کارزان محەممەد ڕەجاب بفەرمونون. مامۆستا فەیساڵ بفەرمونون. مامۆستا بەختیار خالید ڕەمەزان بفەرمونون. مامۆستا هیوا بفەرموو بۆ بەخشینی دیاری. مامۆستا ئاسۆ فەرمان محەممەد بفەرموون. مامۆستا حوسێن ڕەسوول حەسەن بفەرموون. مامۆستا دەلاوێش بفەرموون. سوپاس بۆ مامۆستایان. مامۆستا سەرکەوت ئەحمەد خدر مامۆستا ڕەفعەت بفەرموون. دەست خۆش بۆ مامۆستایان. مامۆستا ئاسۆ ئیسماعیل ئەحمەد مامۆستا شێرزاد بفەرموون بۆ دیاری بکەن. مامۆستا ئومێد ناسع لەتیف بفەرموون. دەست خۆش بۆ مامۆستایانی ئامادەی. دەست خۆش بۆ مامۆستایانی ئامادەی.